سەرانی کورد هەمیشە دوژمنی ناوخۆ دۆستی وڵاتانی دراوسێ و وڵاتانی زلهێز بوون و لە هەر شوێنێک بەرژەوەندی حیزبیان هەبوو بێت ڕویان لەوێ کردووە. هەموو شتێکیان کردووەتە قوربانی بەرژەوەندیەکانیان. چاودێرانی سیاسی هۆکاری ناوکۆکی حیزبە دەسەڵاتدارەکان و ناڕێکی نێوماڵی کوردی و پەرتەوازایی حیزبەکان لە پشتگیری نەکردنی یەکدی بۆ ئەوە دەگەڕێنەوە کە حیزبەکانی دەسەڵات بۆ پاراستنی پۆست و پلە و دەسەڵات و کورسیان هەردەم پەنایان بۆ بێگانە بردووە. هیچ کاتیش لە خەمی یەکڕێزی و یەکخستنی نێوماڵی کوردستاندا نەبوون کە ئەو یەکگرتوویە سەرچاوەی ڕاستەقینەی هێز و پشتیوانیە. مەلا ئێستا و لە ڕابردوودا ئەم دیاردەیە هەبووە کە هێزە کوردستانیەکان سەرکردەکان بەشی زۆریان ئیلهامی بەهێزی و بە قووەتی خۆیان دەسەڵاتیان لە هێزە دەرەچیەکانەوە وەرگرتووە بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر بە زاراوەیەکی هاوسەرخ بڵێن ئەمە زۆرەکە لە بەکرێگیراوێتی و مرتزیقەتی ئەمە وای کردووە کە بە هەمیشە حساب بەو هێزانە بکەن کە هۆکار بوون بۆی کەمانە ڕۆڵیان هەبێ لە کوردستان. ئەمە پێم وایە زۆر بە زەحمەت دەتوانن تەجاوزی بکەن لەبەرەوەی ئەمە کۆمەڵێک با بڵێن گرێبەست و کۆمەڵێک سەرپێکەوەنان و کۆمەڵێک بەرژەوەندی هاوبەشی ئەمنی و سەربازی و ئابووری و مەسلحەتی هەیە. ینی بە شێوەیەک لە شێوەکان خزمەتی ئەم هێزانە دەکەن و ئەوانیش دەیان پارێزن بۆی لە کوردستان بمێننەوە کەواتە ئەمانەوە کومانەوە بۆ ئەوان گرنگترن لە هێزانەوە خۆیەکان. بەشێک لە نووسەر و ڕووناکبیران پێیان وایە هێزە دەسەڵاتدارەکانی هەرێم هەر کاتێک خزمەتی ناوخۆییان کرد و بە یەکگرتووی بۆ خزمەت و بەرژەوەندی گشتی خزمەتیان کرد ئەوە لەسەر ئاسی دەرەوەش حیسابیان بۆ دەکرێت نەوەگەوەی ئێستا کە پێچەوانەکەی دەبیندرێت. هۆکەیەوەی کە هێزەکانی ئێمە تەعاملیان لە ناو خۆیان تەعاملێکی دڕندانەیە تەعاملێکە پڕە لە تونند و تیژی تەعاملێکە زۆر نادیموکراتیانە و ستەمکارانەیە ئەمە وای کردو لاواز بن. هێز لە یەکگرتنە هێز لە بەیەکەوەبوونە بۆی بە یەکیشەوە بووی بۆی یەکگرتووشبی پێویستە جۆرێک لە حکومڕانی بکەیت کە لایەنی کەمی داخوازیەکانی خەڵک بێنێتە دی خەڵک تۆ بە هێزی خۆی بزانێ کە خەڵک خۆی تۆی بە هێزی خۆی زانی کە زانی بەڕاستی نوێ نەریەوی کە بەڕاستی بۆ ئەوی شەکەی کە بەڕاستی پەیڕەوی یاساکانەکەیت وەلات فەرقی نییە لە گەورەترین مەسئولەوە بۆ بچووکترین مەسئول کە پێشێلی یاسای کرد وەکو یەگەشتە بەردەم دادگا کە ئەمەی بینی ئێدیفاعت لێکا لە هەر قەیرانێکا کە بێتە بەردەمێ. یعنی قسەکە ئەوەیە ئەوەی کە هێزەکانی ئێمە لە بەرامبەر دەورەوە لاوازن هۆی ئەوەیە کە لە بەرامبەر ناوە دڕندەن لەگەڵ ناوە دڕندەمە بە لەگەڵ ناوە دڵفراوان بە لەگەڵ ناوە هێمن بە پەیڕەوی لە ڕێساکانی دیموکراتی بکە لە بەردەم دەورەوە زۆر بەهێزەبی زۆر بە قوە دەبی و هەموو میلەتیش لەگەڵ تابێ بۆ هەر قەیرانێکە تووشێبی. دەسەڵاتدارانی هەرێم لەسەر ئاستی ناوخۆ هەمیشە لە هەوڵی شکاندنی ملی یەکدیدا بوون و کێبڕکەیان بووە بۆ ئەوەی دەسەڵاتی باڵایان هەبێت دەست پێشخەریش بۆ چارەسەری کێشە نێوخۆیەکان هەمیشە کارتۆنی بووە. بەڵام هەرە و هێزانەی کە سنگیان بۆ حیزبە کوردیە نێوخۆیەکان دەرپەڕاندووە لە دەرەوە هەمیشە سەرکز و زەلیل بوون. ئەوەش ڕۆڵ و پێگەی کوردی لەسەر ئاستی ئیقلیمی و جیهانی لاواز کردووە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.